سەرەتا من هەندێک داتای گشتی یاخود زانیاری گشتی لەسەر ئەم پرسە کاریگەری جەنگ لەسەر بەتایبەتم جەنگە لەسەر بابەتی بازاڕی کار و پیشەکان دەخەمە ڕوو دواتر میوانێکم دەبێت بە وردی لەسەر ئەم بابەتە قساکەین بەتایبەت کاریگەری لەسەر هەرێمی کوردستان بە گشتی لە جیهاندا جەنگ چ کاریگەریکی دەبێت کەمبوونەوەی دامەزراندن دێتە پێش دواتری شۆکارەکانتان پێ دەڵێم بۆچی ئەمانە ڕوودەدات و هەروەها کەمبوونەوەی گۆڕینی شوێنی ئیش دێتە ئاراوە چونکە کاتێک جەنگ و نائارامی هەیە ڕەنگە شوێن گۆڕین بۆ ئیش لە شارێکی تر بێ لە دامەزراوێکی تر بێت بەهۆی جەنگەوە کاریگەری بکەوێتە سەر و قورس بێ وارووا کەمبوونەوەی وازهێنانیش دێتە پێش واتە ئەوانی کە لە ئیشێکن چەند ناڕازی بن کە دۆخێکی قەیراناوی دێتە پێش ترسیەوەیان نەیە لە میشە بچنە دەرەوە ئیشی تریان دەست نەکەوێت بۆیە ئەوەش کاریگەری دەبێت واروەها کەمبوونەوەی هەلی کار کامە کرۆکی بابەتەکەیە بۆچی ئەمانە دێنە پێش لەبەروی نادڵنیایی لەوە بەرهێنانەیە کاتێک ئەوانی وەبەرهێنن وەبەرهێنان نەکەن و پارەکەیان نەخەنە بازاڕەوە جوڵە نەکا دامەزراندن دەوەستێت بە تەواوی با بڵێن ڕادەوەستێ و وەکو ئەوەی کە لە داچەکانە بازەوە دەکرێت کە بازاڕەکان فریز دەبن بە تەواوی دەوەستن جامد دەبن واروەها بەرزبوونەوەی نرخی وزە کاریگەری لەسەر چی دەبێت کاتێک نرخی وزە بەرز دەبێتەوە کەرتەکانی پیشەسازی بە تایبەت واروەها کەرتەکانی هاتوچۆ ئەوانەی کە دامەزراوی گەورن و کۆمپانیای گەورن و پێویستیان بە دەستی کارەیە تێچوویان زیاد دەبێت هیچ کۆمپانیایەکیش هیچ کارگەیەکیش لەگەڵ زیادبوونی تێچووی کارەکانی نایە کارمەندی نوێدا بمەزرێنێ ئەمەش کاریگەری گەورەی لەسەر دەبێت واروەها خاوبوونەوەی گەشەی ئابووری لە ئاستی جیهاندا واروەها وڵاتان ئەمەش یەکێکە لەوە هۆکارانەی کە بێکاری زیاد دەبێت لەگەڵ کەمبوونەوەی قازانجی کۆمپانیەکان ئەمە جارێکی تر هاوشێوەی بەرزبوونەوەی نرخی تێچووەکانیان گرفتی گەوریان بۆ دروست دەکات دەستکراوە نابن لەوەی کە کارمەند زیاد بکەن لە پلانی ئیشەکانیاندا لەگەڵ بەرزبوونەوەی تێچووی کۆمپانیەکان بەگشتی بەدەر لەوەی وزە هەر تێچوویەکی دیکەش کە زیاد دەبێت لەسەر کۆمپانیەکان هۆکارێکن بۆی ئەم خاڵانە ڕوو بدەن لەگەڵ بەرزبوونەوەی نرخ کە ئەمەش کاریگەری بڵێن جۆرە گرێدراون بە کەمبوونەوەی خەرجی هاوڵاتیانیش کاتێک نرخ لە بازاردا بەرز دەبێتەوە هاوڵاتی خەرجەکانی کەم دەکاتەوە دەورانی پارە کەم دەبێتەوە خول و سوڕ و دەورانی پارەش کاتێک کەمی کردەوە لەسەر کاریگەری گەورەی لەسەر هەموو ئابووریەک دەبێت و کۆمپانیا و دامەزراوەکان دەستکراوە نابن زیان لێکەوتوان کێ بن بە تایبەت لەم جەنگەدا پیشە سازیە گەورەکان گەورە و بچووکەکان ئەوەی کە پیشە سازی و پێویستی بە وزە هەیە بۆ ئەم پیشە سازیە کاریگەری گەورەی دێتە سەر چ لە سین بێت چین بێت چ لە هندستان بێ یا تەنانەت هەر وڵاتێکی دیکەش چونکە وەکو وتمان نرخی وزە بەرز دەبێتەوە بابەتی گەشت و گوزار کەرتێکە کە کاریگەری گەورەی لەسەر دەبێت بۆ نمونە بە تایبەت ئێستا گەشتە ئاسمانەکان لە ئەم ناوچەیە ڕاوەستاون واروەها تێچووی بەهۆی بەرزبوونەوەی نرخی وزە تێچووی گەشتەکان بەرز بوونەتەوە کۆمپانیەکان تێچویان زیادی کردووە ئەمە وا دەکات دەستکراوە نەبن لەوەی کە کارمەند زیاد کەن و تەنانەت هەلی کار ڕانەگەیەنن و بگرە بەشێکیشان ڕەنگە بیر لەوە بکەنەوە کە کارمەند کەم کەنەوە بابەتی کەرتی بیناسازی واروەها بابەتی فرۆشیاریش ئەمە ئەو سێکتەرانن کە زیانیان بەردەکەوێت کێ سوودمەند دەبێت ئەوانەی کە کۆمپانیای بواری نەوت و غازن و بە تایبەت لە ناوچە سوورەکەی جەنگدانین ئەمانە بۆ نمونە لە ئەمریکا ئەوروپا وڵاتانی دیکەت لەبەرەوەی نرخی وزە بەرز دەبێتەوە فرۆشیان زیاد دەبێت داهاتیان زیاد دەبێت و ئەمە ژواکە قازانجیان زیاد بێت لەگەڵ پیشە سازی سەربازی پێشترە لێرە بۆم خستونەتە ڕوو بەهای پشکی ئەو کارگە و کۆمپانیانی کە پیشەسازی سەربازی و کەلوپەلی جەنگ دروست دەکەن چەند بەرز بۆتەوە و چەند ئەوان لە بەکارهێنانی هەر فیشەکێک کە دەتەقی هەر موشەکێک دەتەقی هەر فڕۆکەیەک دەفرێت چەند کاریگەری لەسەریان دەبێ و هەروەها ئیشیان خێرا دەبێتەوە و بەرهەمێنانیان زیاد دەکات و داهاتیان زیاد دەکات کاریگەریەکانی لەسەر عێراق چین خاوبوونەوەی کەرتی تایبەت واروەها نەمانی ئاسایش کاتێک تاوەکو ئێستا بەس پریشکی ئاگر بەر عێراق و هەرێمی کوردستان کەوتووە بەس کاتێک ناوچەیەکی نائارام تێ کەوتویتە ناو بازنە سوورەکەوە کۆمپانیا و کەرتی تایبەت خاو دەبێتەوە ئیش ناکا بینیمان بەشێک لە کۆمپانیەکانی کێڵگەنەوتیەکان و ئەوانەی کە خەڵکانی بیانی تایدا کار دەکەن کۆمپانیەکانیان شەتداون کرد و گەڕانەوە بۆ وڵاتانی خۆیان لەبەری ناوچەیەکی مەترسیدارە بۆ ئێمە کاریگەریەکانی لەسەر عێراق و هەرێمی کوردستان بووە لەگەڵ کەمبوونەوەی داهات
داهاتی نەوت کەم دەبێتەوە، داهاتی کەرتی تایبەت کەم دەبێتەوە، ئەمەش کاریگەری لەسەرەوە دەبێت جارێکی دیکە جوڵە لە بازاڕی کاردا نەبینی. ئەگەر شتێکی ترما بێت قسەیەم پیاوەتان کە نوێترین دێڕ و پەیامە بۆ ئەمڕۆ کە تازە بڵاوی کرێتەوە ئەوش نیکۆلاس بلومە، خۆی مامۆستای زانکۆیە، واروەها کەسێکە پرۆفیسۆرە لە بواری ئابووریدا. باز لەوە دەکاڵێ بازاڕی کار خاو دەبێتەوە. لەگەڵ ئەمە شاڵێ چی ئەڵێ ئەگەر ئیشێکتان هەیە وازمێنن، دەست بە ئیشەی خۆتەوە بگرە، ئیدارەی خۆ بدە، بیر لەوە نەکەیتەوە نەوازە ئیش بێنی نە ئیشەکەت بگۆڕی، چونکە دەستدان لە هەر دۆخێک کە ئێستا سەرچاوێکی داهاتەیە لە دۆخی جەنگدا خراپترین کارە کە تۆ بیکەیت. ئەمانە کۆمەڵێک داتا و زانیاری بوون لەسەر کاریگەریەکانی جەنگ لەسەر کەرتی کار و پیشەکان. پێم خۆش بوو بۆ بخەمە ڕوو بەر لەوێ بچمە لای میوانەکەم قارەمان جەوهەر لە هەولێرەوە وەردەگرم کە ئەویش لەسەر هەمان پرس بزانین سندیکاکان چی دەڵێن لەسەر بابەتی کار بازاڕی کار بەکوێ گەیشتووە. قارەمان سڵاوت لێبێت، زانیاریەکان لای تۆ چین؟ بەڵێ پشتیان سڵاو لێبێت. دیارە جەنگی ئێران و ئیسرائیل ئەمریکا کاریگەری لەسەر بەشێکی زۆری سێکتەرەکان کردو، بە تایبەت ئەو سێکتەر و بوارانەی کە تایبەتمەندن بە کرێکاران، ڕەوشی ژیانی کرێکاران و کارکردنی کرێکاران کاریگەری ڕاستەوخۆی زۆری لەسەر بەشێکی زۆری ئەم چینە کردووە. من لەگەڵ وتەبێژی سندیکای کرێکارانی کوردستان حەزان ڕەمەزان قسە دەکەین سەبارەت بەو کاریگەریانە. کاکەسەنە کاتت باش، زۆر زۆر سپاس. جەنگی ئێران و ئیسرائیل تا دێ زیاتر دەبێتن، ینی ئەم کاریگەریانە تاسەند کاریگەری لەسەر دەستی کار و کرێکاری ناوخۆیی کردی و پرۆژانەی کە پێشووتر بەرهەم و کاریان هەبوو ئێستا بەشێکیان ڕاگیراون. وڵا دەستی بەڕێستان خۆش بی. سەرەتا سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو خەڵکی خۆشەویستی کوردستان و بە تایبەتی کرێکارانیش. ئەوەی ڕاستی بی بەنسبەت ئەوەی کە ڕەوشی کرێکار لە کاتی جەنگدا دایمەن، ینی لە کاتی بارودۆخی جەنگ و بارودۆخی ناسەقامگیری سیاسی کاریگەری و لێکەوتەی خۆی هەیە سەربارەت بە پەرەسەندنی کار و پرۆژەکان ناتوان و خوان ینی مەترسیان هەیە، برێونەرەی کاریگەری و لێکەوتەی هەیە، بەڵام سەرڕای ئەوەش بەو شێوەیە نییە بڵێن پەچی کەوتووە، ینی ئیشکردن هەیە و کاری ڕۆژانە هەیە و کرێکاران لە کارن، بەڵام لێکەوتەی خۆی هەیە، بەڵێ کاریگەری هەبووە. لەسەر ئەوە بەڕاستی جەنگ هەموو کاتێک ینی دایمەن لە هەر شوێنێک لە هەر وڵاتێک، ینی ئێستا بابرین ئەو جەنگی ئێستا بەداخەوە، ینی لە ئاماژەت پێدا ئێران و ئیسرائیل ئەمریکا ئەو جەنگە بەڕاستی ینی هەرێمی کوردستان عێراق سپەی وەندی بۆیەوە نییە، بە تایبەتی هەرێمی کوردستان خۆی بە دوور گرتێ لەو جەنگە، بەڵام برێونەرەی لێکەوتەی هەیە، ینی زۆربەی پرۆژەی وڵاتان لێرەن کار دەکەن، پرۆژەی بیانی لێرە کار دەکەن، دایمەن ینی لێکەوتەی خۆی هەیە، بەڵام بەو شێوەژ نییە پەچکەتبی. کاکەسانەکە باز لەوە بکەین بەشێک لەو پرۆژانە و بەشێک لەو نیە و کارمەندانەی کە کارمەندی بیانی بوون ئەمیشە وەکو کرێکار کار دەکەن لە کوردستان، لەگەڵ ئەوەش بەشێک لەو کرێکارانی ناوخۆیانەی کە لە بەشێک لەو پرۆژە و کەرتە جیازیانە کار دەکەن کە بۆ بەرهێنەری بیانی سەرپەرشتی دەکە، بەشێکیان ڕاگیراون، بەشێک لە پرۆژەکان ڕاگیراون بەهۆی ئەوەی کە جەنگەکە پەرەی سندووە و مەترسی لەسەر داهات و سەرمایەکانیان هەیە. ئەمانە کاریگەریان لەسەر کرێکاری ناوخۆی کردووە و چۆن کرێکاری ناوخۆی دەتوانێت لە بڕی ئەمە کاری تر بدۆزێتەوە. بڵێ وەکو باسم کرد حتمما لێکەوتەی هەیە، بەڵام کرێکاران ئێستاش کرێکار کار دەکا ڕۆژانە، ینی ئەو بابەتە پەچی نەکەوتووە، بەڵام بەڕاستی حتمما ینی لە کاتی جەنگدا کاریگەری و لێکەوتەی خراپ دەبی بۆ سەر هەر پەرەسەندنەک و پێشوەچوونی پرۆژەیەک، دایمەن بواری سێکتەری اقتصادی لە کاتی شەڕ و ناهەمواری دایمەن ینی باش نییە ئەوە، دایمەن ینی کار و پرۆژەی وەبەرهێنان و ینی پەرەسەندنی ئیش و کار و جوولەی بازار دایمەن لە کاتی ئاشتی و تەبایی و خۆشگوزەرانی دایمەن ینی جەنگ کارە ساتە بەڕاستی، ینی خەڵکی کوردستان ینی بێبەریە لەو شەڕانەی کە لەو جەنگەی ئێستا لە ئارادا بەڕاستی ئینشاڵڵا خەڵکی کوردستان بە دوور دەبی لە هەر مەترسێکی کە لەو جەنگەی ئێستا کە دروست بووە،
ئیشاڵە خوا دەمان پارێزی ئیشاڵە خەڵکی کوردستان پارێزراو دەبی لە هەر کارەساتێکی سروشتی و سەپێنراو. بەڵەوەی کە پشتیوان حسەن ڕەمەزان وتەبێژی سەندیکاکریکاران باسی کرد دیارە بەشێکی زۆری ئەو سێکتەرانی کە پەیوەندن بە ڕۆژی ژیانی کرێکاران کاریگەری کردووە بەڵام بۆ خۆی دەڵە کاریگەریەکە بۆ شێوێنە بەڵام پەرسەندنی جەنگەکە ڕەنگە لە داهاتوو کاریگەریەکانی زیاتر بێ بەتایبەت لەو کرێکارانی کە لە بەشێک لەو پرۆژە و برهێنانانە کار دەکەن کە سەرمایەکانیان لە وڵاتانی دەرەوە دێ بەتایبەت بیانیەکان سەرپەرشی دەکەن و ئەمە هۆکارن دەبن بۆی کەوە دەستی کاری ناوخۆیی کەمتر بێتەوە لە کاتی جەنگ و ئەو مەترسیانێکە هەیە. قارەمان جۆهەر سوپاس بۆ زانیاریەکان سوپاس بۆ میوانەکەشت هەر لەنێو ستۆدیۆ میوانداری بەڕێز شێرکەوە عەبدوڵڵا شارەزای بازاڕی کار و سەرۆکی ڕێکخراوی ئۆراسیامان کردووە بۆی قسەی زیاتر لەسەر کەرتی کار و پیشە و بازاڕی کار لە هەرێمی کوردستان بکەین. کاک شێرکۆ بەخێر بێت. زۆر سپاس. باسێکی وەمان بۆ بکەم جەنگە درێژەی کێشاوە 20 ئەوەندە ڕۆژە بەردەوامە چ کاریگەریەکی لەسەر بازاڕی کار بەڕاستەوخۆی لە هەرێمی کوردستان دانا؟ پێشەکی سپاس بۆ کورسات جەنگ هەموو کاتێک جگەلەوەی کارەساتێکی ئەمنی و سیاسی بینی وڵاتەکان و ئەوەیە لە هەموو سێکتەرەکانی ترا لە هەموو بوارەکانی ترا کاریگەری خراپی خۆی بەجێ هێڵێت و بەداخەوە بۆ ئەم جۆرە وڵاتانی ئێمە ئەتوانین بڵین کاریگەریەکە زیاترە بێت و زۆر زیاتر لە وڵاتانی کە پێشتر دامەزراون یا شتەکانیان بە سیستەمان ڕابڕێەوە لەبەرەوە هەتا ئەم کاتەش لەسەر بواری کار لە کوردستانە کاریگەری زۆر خراپ هەیە و لە شوێنێکە ئەتوانی بڵێ ئەگەر پاشەکشەی تەواویش نەبێت لە شوێنێکە بابەتی کاری ڕاگرتووە خەڵکانێک کە بۆ نمونە کارگەیەکی هەیە هەوڵی پەرەپێدانی کارگەکەی یاخود زیادکردنی کارمەند یاخود ئەو شتانی کە لە مێشکایەتی کەسێک پرۆژەیەکی بچووکی هەیە بیکات ئایا لە هەر بابەتێکایە ڕەنگ هەیە کارەکەی ڕاگرێت ئێستا چاوەڕوانی ئەوە بکات هەتا دۆخەکە بەلایەکە ئاکەوێت لەبەرەوە بە دڵنیایی کاریگەری زۆری هەیە بۆ پێی کە ڕەنگە بەرکەوتنێکی باشت لەگەڵ هەم خاوەن کارەکان هەم ئەو گەنجانەش هەبێت کە داوای کار دەکەن و پردێکی پەیوەندی بووبی لە نێوان ئەم دوولایەنەیە پێش جەنگ و ئێستا کە ئەوەندە ڕۆژ بەسەر جەنگا ڕۆشتووە تا چەند بابەتی داواکردنی دەستی کار کەمی کردووە بەڕاستی ئەوە ئەگەر بمەوێت ڕێژەیەکی 100% بەمێ ڕەنگ هەیە دقیق نەبم بەڵام بەنزیکە ئەتوانم بڵێم کاریگەری زۆری هەیە ئەتوانم بڵێم لە 120 بۆ لە 125 داواکردنی کارمەندی نوێ یاخود خەڵکانێک کە خۆی ئێستا لە کارێکایە واز ناهێنێت هەوڵی کاری تر نایە پەلەقاژی کاری تر ناکات هەر بۆ خۆی ئێمە ئێستا لە ئەزمەیەکی داراییین لە ڕووی نەبوونی موچەوە وەرنەگرتنی شایستە داراییەکانی کارمەندێک کە لە کەرتی حکومیە ئیشەکات من ئەمەم زۆر جار وتوێتەوانێ کارمەندێک کە لە کەرتی حکومیە ئیش ئەکات ناتوانێت واز لە دەوامەکەی بێنێت هەروەکوی کە خۆمان باوە لە ناومانە ئاوترێ و بۆ مستەقبل و بۆ تەقاعودی و کامەش حەقێکی شەرعی خۆیەتی لەبەر ئەوەیەتە دەرەوە بۆ کاری دووەمە گەڕێکە ئەمە کارەساتەکەی ئێمێ هەموو ئەوانی کە کاری یەکەمیان هەیە بە دوای کاری دووەمەوەن و ئەمە وا ئەکات دەستی کرێکار زیاتر بێت دەستی کار زیاتر بێت و خاوەنکار دەستکراوەتر ئەکات لەوەی کە موچەی کەمتر بات لەوەی کە بەو شێوەی کە خۆی ئەوێت واتە بازاڕەکە کراوە نییە بۆ ئەوانی کە هیچ کارێکیان نییە و بە دوای کاردا دەگەڕن بەڵکو و کێبڕکیەکی گەورە هەیە بە تایبەت لەگەڵ خەڵکێکا کە ڕەنگە موچەخۆر بن لە کەرتی حکومیە ڕێک وایە بەڵام ئەشتوانم نا تا ڕادەیەک تۆ پرسیارەکە وا بوو جیاوازیەکەی ئێستا و پێش جەنگ چۆنە لە 125 کەمی کردووە ئیش هەر هەیە بە بەردەوامی ئیش هەیە و شتێکە کاریگەری لەسەر بازار هەبوو کە مەجێی دەستخۆشیە پێم وابێت لە زۆرێک لە شوێنەکان ئەو کرێکارانی کە خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستان بوون نێردراونەتەوە یاخود ڕۆشتوونەتەوە شوێنەکانیان ئارام بۆ تۆ تایبەت و خەڵکانی کە خەڵکی سووریا بوون پێم وابێت زۆرێکیان ئیقامە ئەویان بۆ تازە نەکراوەتەوانێت کە هەر بۆ خۆشی شتێکی باشە ئەمە ینی کاریگەری هەبووە لەسەر بازار بۆ نمونە کارگەیەک ئەگەر چەند کرێکاریشی هەبوو بێ وسالەوە چێ ڕێژەیەکی زۆری کرێکاری سووری بوو بێت یەک شتی کەش کە
لە بابەتی هەلی کارەکە کاریگەریەکی جێشتۆکەمانە هاوکارن بۆ ئەم زڕوفە بۆ نمونە کۆمەڵێک زۆر لەو کرێکارە ئێرانیانی کە پێشتر لێرە ئیشیان کردو ئێستا بە حکم یاخود بە ترسی ئەوەی کە سنووری داخریا کە سوکاری لەوێ یادڵی لای کە سوکارێتی خێزانێتی دایک و باوکە بە خاتری ئەمانە ڕۆشتونەتەوە شوێنەکانیان بەتاڵ بوو کۆمەڵێک کرێکاری کە چوونەتە شوێنی بەڵام هێشتاش ئەمە ناکاتە ئەوەی کە بە بەردەوامی پرۆژە هەبێت ناکاتە ئەوەی کە ئەو فکرانی کە هەیە بۆ دروستکردنی پرۆژەی تازە بۆ دروستکردنی کارگەی تازە ئەمانە هەمووی وەستاون ینی زۆربەی سەرمایه‌دارەکانیش نایانەوێت لەم کاتەیە کارێک بکەن کە ئەو سەریان لێ دیار نییە لەم دۆخەیە کە ڕەنگە تا ڕادەیەک هەلی کار کەم بوو بێتەوە هیچ گلێ و گازندەیە کاتوتە لای ئێوە وەکوەوەی کە لە نێو کەرتەکەیای لەسەرەوەی کە خاوەن کار جۆرێک لە غەدر لە کارمەندەکانی بکە یان جۆرێک بێمنەتی بەرامبەر کارمەندەکانی لەم دۆخەیە پیشان بدە شتێکی ئەو تۆ نییە بەڵام هەر بۆ خۆی ئەم دۆخانە ئەوە دروست دەکات ئەجینا وەکو شتێکی دیاری کراوە بڵم حاڵەتیی ئاوا هەیە نییە من هەر ئیزافەیەک بۆ ئەم بابەتەوە هەر لە مێشکما بوو کە باسی بکەم پێم خۆشە لە ڕێی ئێوە ئەو بابەتە بوروژێنم ئێمە وەزارەتی کار هەیە کار و کاروباری کۆمەڵایەتی کە ئەم ساڵانە چەند یاسایەکی دەرکردووە گەر وەکو پێویست کاریشی پێ نەکرابێت هەمومان ئاگاداری ئەوە هەین کە یاساکان وەکو پێویست کاریان پێ ناکرێت کۆمەڵێکی زۆر خەڵکی کەم ئەندام یاخود خاوەن پێداویستی تایبەت یا ئەوانە هەیە کە بە هیچ شێوەیە کاریان دەست ناکرێت یعنی ڕۆژانە من خەڵک یەتە ڕێکخراوەکەم باوەڕکە ینی کەمەندامیەکی وای نییە ئەتوانێت توانای زۆر باشی هەیە لە کارکردنەوە ئەمانە من ئەمە وەکو پێشنیارەکەم کە بکرێت بە یاسایەک بۆ نمونە هەر کارگەیەک هەر شوێنێک هەر خاوەن کارێک عەدەدێکی بۆ دانێن 20 کرێکاری هەبوو 25 هەبوو لەو حەدی کە دیراسە ئەکرێت لە دواییە بکرێ بە ماڵ لەسەری بۆ نمونە 2 کەس وەرگرێت کە خاوەن پێداویستی تایبەتن ئەگەر هەر ئیشی پێ نەکرابوویان موچەیەکی باتێک کە بتوانێت خۆمان نەزانین حاڵی موچەی کەم ئەندامان و کۆمەڵی کورتە باڵاکان و نابیستان و هەم دنیایە کۆمەڵە و شت هەیە کە حاڵیان زۆر خراپە ئەجینا بە شێوەیەکی عام سوپاس بۆ زۆرینەیە و خاوەن کارە لە دۆخێکی وەکو ئێستای بازاڕەکان هیوادارین بچێتە جێبەجێکردنی یاخود بکرێ بە پرۆژەیەک بەدڵنیاییەوە ئەو ڕێکخراوی ئێوە داتان مەزراندووە لە بواری هاوکاری مرۆییش کار دەکات بەڵێ لە دۆخێکی وەکو ئێستایە تا چەند گرنگە بابەتە مرۆیەکە لە نێو خەڵکدا هەبێ ئەگەر کەسێک لەم دۆخەیە بێکار بوو بێ یاخود شارێ بۆ شارێکی تر فەرقەکە ئەم کاریگەری ئەم جەنگە لەسەری تا چەند گرنگە هاوکاری مرۆیەکانی ڕێکخراوەکان بۆ ئەم بابەتانە لەسەر خەت بن و بەردەوام حاڵەتێک دروست بووە لە ناو هەندێک ڕێکخرا و ئەوانەیە بەداخەوە ینی من بەداخم بۆ ئەوەی کۆمەڵێک ڕێکخرا و وەکو سوالکردن ئەگەڕێن بەسەر خەڵکانی دەوڵەمەند سەرمایەدارەکان ئەوانیش تەنها لە ڕەمەزانە وازانێ ئەوەی کە برسیەوەی کە ئیشینی ئەوەی کە پێویستێتی تەنها لەو مانگەی هەرچەنە مانگێکی پیرۆز و هەرچەنێ خێر بکات بۆ ئەوەی کەسی خێرەکات لە کەیایی کات ئەمە ئەو هەر کارێکی باش کارێکی باشەوە بۆ خۆی ئەکات بەڵام تەنها لەو مانگەیە گەرم و گوڕیەک لە تەوزیعکردنی کۆمەڵێک سەوەتەی خۆراک و ئەوانە دروستە بێت کە جێی خۆی ئەگرێت بۆ ئەو کەسەی نیەتی بەڵام من هیوادارم ئەو کەسانی کە لەوەن خێر بکەن لەبری ئەوەی بۆ نمونە 2000 سەبەتی خۆراک 3000 سەبەتی خۆراک لە مانگێکا و لە چەند ڕۆژێکا بکات من پێم وایە بەردەوام بێت تەوزیعیکا بەسەر مانگەکانە لەبەرەوەی هەر بە بەردەوامی ئێمە خەڵگێتە لامان ئێستا قایمەی چەندین خێزانم لایە کە ڕۆژانە یەنە لام و داواکەن ئێمە لەم ڕێکخراوەی خۆمانە بەشێکمان هەیە بەشی هەلی کار داهاتێکی کەممان هەیە لە هەلی کارەکە کە ماگانە سەرفیەکەینەوانێ لە خزمەت چەند خێزانێکە ئەوە و چەند کەسێکی کەش کە دەستگیرۆیی و هاوکاری ڕێکخراوەکەکەن یاخود کە بەتەمای چەند پرۆژەیەکی شەڵا بۆ ڕێکخراو کە بیکەینەوە خزمەت ئەوەی هەندێک پرۆژەتانە بێ بۆی هیچ نەبێت داهاتەکەی کەمیش بێت بچێتەوە خزمەتی لایەنە مرۆیەکە دڵنیای ڕێک ئەوەی کە ئێستا وتم ڕێکخراوەکان ئەبێت هەوڵ بن داهاتی تایبەتی خۆیان یەک پرسیارێکی تر کاک شێرکۆ ئێستا ئەبینین بەداخەوە هەرێمی کوردستانیش هەندێک ناوچەی هەندێک شوێنی چۆن بڵێ دووچاری هێرش بۆتەوە هیچ وەکو تۆڕی ڕێکخراوەکان بێت یاخود ئەو ڕێکخراوانی کە لە بواری مرۆیە کار دەکەن هیچ تۆڕێکی هاوبەشتان هەیە بۆ ئەوی خوانە خواستە حاڵەتێکی گەورە و لە ناکاو بێتە پێش لەو شوێنە بن بۆی هاوکاری هاوڵاتیان بکەن
یەکێکە لەو یاخود لێرەوە دەست پێشخەریەک بۆ ئەم بابەتەکە زۆر قسەگەت تەواو یەکێکە لەو بابەتانی ئێمە دوێنێ لە کۆبوونەوەی دەستی کارجێری ڕێکخراوە باسمان کرد کە شتێکی وا زۆر گرنگە بکرێت ئەژینا لە ئێستایان نەخێر نییە هیچ شتێکی لەو بابەتە نییەوە ئێمە وەکو ستایفی ڕێکخراوی خۆمان ئەو گەرم و گوڕیەی کە هەبوو بۆ هاوکاریکردنی کوردانی سووریا و زەمانێک بە هاوکاری دەستگای میدیایی کورسات وەم نەسوورەکەەوە کرا بۆ بوو مەلەرسەکانی ڕۆژهەڵات و باکووری کوردستان و ئەوە لە هەوڵی ئەوەیان ئەگەر بتوانین بە شێوەیەکی کەمیش بێ شتێکی دیاریکراویش بێت خۆمان بگەێنینە برا و خوشکەکانمان لە ڕۆژهەڵاتی کوردستان بەرنمەیەکمان هەیە بۆ ئەوە کە ئیشەڵا هیوادارین ینی کە نەک ئەوەی من بتوانم بە تەواوی لە خزمەت هەمویان نابم بەڵام هیچ نەبێت کۆمەڵێک خێزان کۆمەڵێک کەس هەیە لەوێ کارێکی پیرۆزە زۆر پێویستیان بەوەیە کە هاوکاری بکرێن بەڵێ بەڕێز شێرکۆ عەبدوڵڵا شارەزای بازاڕی کار و سەرۆکی ڕێکخراوی ئەوراسیا زۆر سوپاس.